هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیاران و یەکسایدی و پێچاوپێچی ڕێگای گشتی هامڵتۆن هۆکار بووە بۆ زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ. بەشێکی هەرە زۆری ڕووداوەکانیش گەشتیاران بوونە. دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکە سۆران چۆ ماڕوان دزمێرگە سۆر سەتا هەفتای ناوچەی گەشتیاریەکانی پارێزگای هەولێر دەکەویتە سنوورەکە ئێمە کە ناوچەی گەشتیاریش لە سنووری ئێمە کە زۆر بێتن بەحودە گەشتیاریش زیاد دەبێت کە گەشتیار زۆر دێتێرە گەشتیار هەری ناوخۆنێ گەشتاری ناوەڕاست و خواروش دێن کە دێتن قەڵەباڵگەشی زۆر دروستەبی لەمە حالەتانە کە گەشتیار زۆربی و تەسچیر ڕێگا یەک سای دەچون و هاتنی لەسەبی تاسییر دەکاتن و ڕووداوی هاتوچۆ پابەندەبوونی شوفێریشە بە ڕێنماییەکان و ڕێسایەکانی هاتوچۆ زۆربەی ڕووداوەکان کە ڕوودەدا گەشتیاریشن گەشتیار کە دێتن شارەزای ڕێگایەکەی نیە بڕیارەکی هەڵە دەدا دەردەچیتن کە نازوانی سیارە بەرامبەری دێتن یان لە شەقام دێتە دەرەوە تووشی ڕووداو دەبێت هەمووی تێدا ڕووداوەکان جۆرا جۆرە لەوانەیە خەڵکی خۆجێی خۆشمان تێدا خەڵکی دیکەی هەولێر و هەرێمی کوردستان و دەرەوە و ناو. بەپێی ئامارەکان تەنها لە 3 هەفتەی ڕابردوو لە سنووری سۆران 19 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە. وێڕای زیانێکی زۆری مادی 21 هاوڵاتیش بریندار بوونە و کەسێکیش گیانی لەدەستداوە. بەداخەوە ئێمە کەسەی ڕێگاکانەکەین بۆ نمونە لە سپیلێکە تا حاجێمەران هەمووی یەکساییدا و دەکرێتن حکوومەتی هەرێم کە زۆرترین داهات لە گومرجی حاجێمەران دەستەکەوێت وە زۆرترین خزمەت بە سێکتەری هاتچۆ بکات لەم دەڤەرە بەڵام بەداخەوە تاکو ئێستا شتێشوان نەکراوە کە شەقامەکان بە دووەڕاستە بکرێن و وا بکرێت کە شەقامەکان تووشی خەنکان دەبێت ساڵانە بە تایبەتی لە بوونەکان واتە نەورۆز و جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان کەواکە گەشتیارێکی یەکجار زۆر هاوردەی هەرێمی کوردستان و ناوچەی سنووری پارێزگای هەولێر بە تایبەتی ئەم دەڤەرە بێت کە ئەمەش بەڕاستی جێگای داخە. ساڵانە بەهۆی سەدان ڕووداوی هاتوچۆ هەزاران کەس لە چین و توێژەکان لە هەرێمی کوردستان دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. وێڕای خراپی و تەشتی ڕێگاکان پابەند نەبوون و گوێنەدانی شوفێرانیش بە ڕێنماییەکانی هاتوچۆ لە سەرووی هەمووشیان تیژ ڕۆیشتن لە شەقام و ڕێگا سەرەکیەکان هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بوونە. عوسمان کورسات نیوز سۆران.